دکتۆر لە هەولێر و هاتوومەتەوە سلێمانی بەخێر بێتەوە زۆر سپاس دەکەم توێژینەوەیەکی زۆر باشت کردووە لە ڤیژن فاوندیشن توێژینەوەکەیان بڵاو کردووەتەوە پەنجەنومای کۆمەڵە کێشەی گەورەی استراتیژی سەرەتانی کەرتی خانوبەرت کردووە لە سلێمانی من کوڕی سلێمانیم و سلێمانیم زۆر خۆشەوە و فەرمو قوربان فەرمو لێ دانیشە زۆر خاڵی دژبەیەک و سەیرت باس کردووە لە ناو ڕاپۆرتەکەت ئەمێ بۆم باسکەی زەحمە نەبێ بمان خەرە ناو وێنەکەەوە دۆخی کەرتی خانوبەرە لە سلێمانی چۆنە ئەتوانین بڵین دۆخی خانوبەرە باشە خراپە ئاساییە چۆنە بەداخۆ دۆخی خانوبەرە لە کوردستانە زۆر خراپە لەبەر ئەوەی پابندی هیچ جۆرە پلانێک نەبووە باشە و مستەسمێر یاخود خەڵک یاخود ئەوانەی کە لە وەزعەکە نازانن بەس دوای بەژەوەندی کەسی کەوتبوون مەشروعەکانیان دروست کردووە باشە خۆتەیەک نەبووە بیوەستێنێ بڵێ ئەلێرە ئۆکەی تاو بۆ وەستێ ستۆپ بێ باشە ینی بە معنایەکی تر ئەوە خەڵک و مستەسمێر بووە کە پلانی بۆ حکومەتدانا و نەک حکومەت پلانی بۆ ئەوان هەبێ بۆیە لە کۆتاییە کەوتونێتە دژبەیەکێکی زۆر گەورە لە بینی ژمارەیەکی زۆر لە کەرتی یەکەی نیشتە جێبوون لە بینی ئەوانەی کە داواکەن سیرەکەین بۆ نمونە یەکێ لە دژبەیەکانە چێت تەمان ئێمە باسی بەس یەکەی نیشە جێبوونەکەین لە ناو کەرتی خانوبەرە لە ناو سیانزە کەرتەی وەبەرهێنانە بۆ نە باسی کەرتی خانوبەرەکەین لە خانوبەرەشە بە دیاریکراوی باسی یەکەکانی نیشە جێبوون بەڵام یەکەی نیشە جێبوون شەرت نییە ئەوانەی لە ناو سیتەکانان و مۆڵەتی دەستەوە بەرهێنانە پێدرا ئەوەی کە ناو یەکەی نیشە جێبوون فەرموو یەکێ لە بێپلانی حکومەتکەوای کردووە فعلاً ئەم کەرتە ئاوە گەورە بێ و دوایی ئاوێتەی مشکلی زۆزە گۆرە بێ ئەوەیە کە یەک جیهەت نەبووە کە قەراری ئەوە بە یەکەی نیشتێ بوو دروستە مەسەر ئەوە بەرهێنان بە قانونی خۆی کردوێتی شارەوانی بە قانونی خۆی کردوێتی ئەمانە مشکلن ئەمانە بووە بەهۆی ئەوەی کە کەڵەکەبوونێکی زۆر گەورە و بە شێوەیەکی سەری حتا لە دیمۆغرافی زیادبوون دیمۆغرافی کوردستانیش پێش ئەوانش کەوتووە باشە سیرەکەی لە کۆتاییە بەس لە سلێمانیا 1992 نیشتە جێبوونمان هەیە ئەمە ڕقەمێکی زۆر گەورەیە بەرامبەر بەوە کە مفیڵین خستنە ڕوو بەرامبەر بەوە بە حدودی 36,000 کرێچیمان هەیە بەپی ئەو داتانەی کە لە یەشێتی کرێشتەی کوردستان بەشی سلێمانی وەرمان گرتووە بنەگەەوە گەورەکەم بۆ هەموو کوردستان فەرقەکە زۆر گەورە دەرەچێت بۆچی شەرتە هەمووی کرێکی بچێتە ناوی ئەی ئەوانەی کە هی خۆیانە ئێمە چەند خێزانمانەیەکەواتە لەس ئێمە 2000 یەکەمانەیە کە دروست کراون یان ینی زیادن لەو ژماری دانیشتوانی کە هەتیان چی لەو خێزانانی 1992 هەیە کە ئەچێتە پرۆسێسی دروستکردنەوە ئێستاوە تاکو 5 ساڵ تا 7 ساڵی تر عەرزە بن ئەبن بە حقیقەت 1992 زیادە دێتە بازاڕ ئەوا بڵێ دروستە بێ باشە تەمان لە 2004ەوە ئەم داتانە کۆبێتەوە ئێستا 3000 داوام کرێژیم هەیە تۆ فەرز کە بۆ 7 ساڵی تر کە ئەمانە ئەبێ بە 2000 واسی حوتەکەی بن بۆ 50000 بۆ بە 40000 بۆ بە 60000 هێشتا فەرقێکی گەورە هەیە ئەمە یعنی چی لە ڕووی ئەماگەر 1992 زیان نەکات ئەگە زیایش ناکە فەرز کە زیایش ناکە بەڵا ئەمە چیم پێ لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی اقتصادی هەر ئەوە نییە کە من یەکەی نیشتە جێبوون زیای کردو نا معنای وایە بە معنایەکی تر لە ڕووی اقتصادیەوە دەستی کار چونکە تۆمە چیمان هەیە لە اقتصادە سەرمامان هەیە هێزی کارمان هەیە ئەرزمان هەیە لەگەڵ ڕێخەرمانێ منەظمانێک کە بێتەوە لە مستەسمێر بەڵێ کە هەموو یەتە ناو یەک کەرتی معەنە وەکو بەرهێنانی نیشتە جێبوون کەواتە تۆ دەستی کاری هێناوەتە نایەوە سەرماوە هێناوەتە نایەوە ماواردی هێناوێتە نایە هەموو شتەکان لێرا کۆ کردێتەوە ئێستا عەدەدەکە زۆر سەرف ناوی ئەیکەواتە تۆ چی لێرە کەواتە تۆ بە هەزارەها ملیۆن دۆلار دیارە خەمڵاندەکان چەندە تۆ حسابیکە 1920 یەکەی نیشتە جێبوون باڵێ ئەگەر هەر یەکێکی نیشتە جێبوونی بە معدەلی 1992 ئەگە زەربی بڕۆ ناکەم لە هیچی لە 7,000 لە 100,000 کەمتر بێت باشە کەمتر نییە باشە
ضرب 100,000 کە باشە دارە چەند دەرەچێت بەمە 19 ملیار و 200 ملیۆن بە سلێمان دۆلار بە سلێمانی دروست کراوە تۆ دوێتە بازار ئەمە ڕاستماری کەرتی تایبەتە حجزکرد خۆی حکوەتیتیانە ئەمە هەمووی کەرتی تایبەتە حجزکرد کەواتە سەرمایە نەما بۆ زەراعە سەرمایە نەماوە بۆ سەرمایە نەماوە بۆ کەرتەکانی تر باڵێ ئێ باشە کە تۆ کەرتەکانی کرد ئیفلیس کردو سەرماکانشی ئیفلیس کردووە ئێستاکانەکەن لە ئەم بازارشی نێ و حرەکەیتیانە کەواتە من کۆمەڵێ هەنی پارێکی زۆر قوفڵ کردووە قفڵم کردو خەڵکەکەش بزێتە بازار زۆر بۆم باسکەی لە نێوان ساڵانی 2006 با بڵین کە یاسای وەبەرهێنان دەرەچێت تا 2014 یەکەی نیشەجێبوون خواستێکی زۆری لەسەر بووە لە بەرامبەرەوەشان زۆر دروست کراوە لە دوای ئەوە خواست لەسەرێکی نیشەجێبوون کەمە بێتەوە بەڵام یەکەکان هەر بەردەوامە لە دروستکردن نەتوانین بەداتان قسەم بۆ ڕوونکەیتەوە بەس چێکە لە توێژینەکە تا باسێ کردەوە بەڕاستی خۆی تۆ حەزت لە قاوەی ئیسپرسویان هێناوە بۆ با داوای نسکافەیەکە بۆ بکەم نەنا ئەو کافیە دەی باش ڕەنگە داتاشی معەنمان لەبەر دەستانای بە بۆ ئەو حاڵەتە بەڵێ بەڵام وەکو خوێندنەوە ئیسیقرا بۆ مۆزوعەکە لەوە تێگەین بەڵێ کە کوردستان لە شەستەکانەوە هەتا وەکو نزیکی 2000ەکانیش وەزعی نامستەقیڕی هەبووە باشە ئەو لە ڕووی ئاسکەری و لە ڕووی ئاساییشەوە کوردستان وەزعی خراپ بووە شەڕیتیا بووە باش کەواتە خان و نسبێکی زۆر کەم دروستکراوە ئەگەر مقارنەی بکەین بە زۆربوونی خەڵک و عیلە باڵێ عیلە دروستکردن باشە ئەمە کۆبەتەوە کۆبەتەوە لە شەستەکان بۆ هەفتەکان بۆ هەشتەکان بۆ نەوەتەکانی تاکو و کوردستان ڕزگاری بوو باڵێ باشە ئەم کۆبوونەوە وای کرد لە پڕکە دەستێ وەبەرهێنان و یاسای وەبەرهێنان هاتکایەوە دەرگای کرد بۆ خانوبەرە باشە هەڵاوێکی زۆر هەبوو لەسەر خانوبەرە چونکە کۆبوو بۆ چەند سی ساڵە کۆبەتەوە بۆیە ئەوانەی کە چوونە خانوبەرەوە هەر کە دیزایلەکەیانەکە لەسەر وەرەقا خانوەکانیان فرۆشتووە بەشی زۆر هەبوو لەسەریت ئەمە بەردەوام بوو تاکو لە 2013 تقریبان ئەو تەڵەبێکە هەبوو ئەو داوای کە هەبوو تێر بوو دیارە تاو کاتە چەند یەکەی نیشەجێبوون مەسەلەن ئەوە تا بە گوێرێم داتایانە بێت کۆی گشتی یەکەکان 2006 5932یەکە 2007 هەشت و هەتاوەکو 2014 3024یەکە ئەمە هەشت دیارە مەسەلەن ئەو چارتە عینی و چارتەیەکە لە بەدەستی ئەم چارتە سێرکە ئەگەر برادرەنش پیشانی بەڵێ دواترکەین سارتەکە هەڵبەس و دابەزی زۆری تیا هەیە بەڵێ ئەمە چیم پیاڵەیە بەڵێ ئەمە پێماڵەیە چۆن کەرتی خانوبەرە لەگەڵ هەڵبەس و دابەزی خۆیە اقتصادی کوردستانی شێواندیوە اقتصادی کورد چونکە سیرێکی تۆ لە تقریبا لە 2010 سێرکە 6,000 یەکە نیشتێبوونی دروست کردووە لە 2011 بەڵام سیرەکەی بۆ 2013 دروست نەکردووە نزیکی سفر بۆتەوە کەواتە تۆ لە 2010 لێرە سفرە تۆ لە 2010 هەرچی سەرمایی کوردستانە دەستی کاری کوردستانە پارەی کوردستانە مەوەریدی کوردستان قسوتەنە خانوبەرەوە لە پڕ پاش 2 ساڵ هاتۆ بە زیرۆ ئەی ئەو تۆ خەڵکی چی لەکەی هەموویش بێ بە دەستی کار لە بازارەکەمیان بۆچی پێت وایە ئەو پارەی کە چۆتە ناو بۆ نمونە 2012 5333 دروست کرا ئەمە پارەی کردی بازرگانی و پیشەسازی و گەشتیاریە هاتێەوە نیشەجێبوون هەڵی مژیوە ئێپیستاسی بۆ پێ لەبەر ئەوەی ئەم پاری خۆیەتی کارتەکە خۆیەتی بۆ کارتەکەی سیرکە لێرە مستەسمر هاتوتە 2012 هاتوتە ناو ئیشەکەەوە قازانجی زۆری تایە باشە بەڵام بەرامبەر ئەمە کەرتی کوشت و کاڵ هیچ امتیازێکی تیانەمەوە بۆ دەرەجێ نییە کەرتی پیشەسازی امتیازاتی تیانەمەوە بۆی نافرۆشێ کەواتە یان کەرتی بازرگانی چیەکەن ئیشەکە خۆی ئەوەستێنێ پارەکەی خەتی ئێرەوە ئیمە بە شکلی مزارەوە ئیمە بە قەرزەیە بە مستەسمریان ئەچی بە خانۆکەرمی فرۆشێتەوە بۆیە سەرمایەکان لە ئەو کەرتانەوە دێ بۆ ئێرە جوانە زۆر باش مشکلەکەی دکتۆر یەک پارادۆکسی دیکە واتەیە خاڵی جیاوازی دیکە باسەکەین ئەو حقەتانی باسێکی تاڵە بەس تاڵی ئەم داتایانە لە تاڵی ترۆزیە چێ تامێکی تاڵی و قاوەیەکە بزانە چۆنە دوو تاڵی هەیە تاڵی قاوە هەیە و تاڵی خیار و ترۆزی شەیە تاڵی خیار و ترۆزی زۆر ناخۆشە بەس قاوەگە زۆر تاڵ ئەمە
تاڵی قاوە خۆشە دکتۆر وایە بەس ئەمە قوفڵبوونی 90 میلیارد دلار تاڵیەکە ینی کەمەرشکێنە ئێسقان شکێنە یەک جیاوازی دیکە کە حەزەکەم بۆم باسکەی دکتۆر ئەویش ئەوەیە کە تۆزێکیش خۆتە لێدا ژمارەیەکی شەجەبوو زۆر دروستەکرێت کرێچی بە هەمان شێوەی ئەوە ناڕوات گومانت لە کامدا پێت وانە داتاکانی کرێنشینان داتای پێت وایە دروستنەوە داتانە نا ممکنە چونکە لە بەروی داتا بەگشتی لە وڵاتە دووەکەوتەکانە دقیقین بەڵام من ئەگەر مقارنەی چارتەکەی خۆم بکەم ئەبینم ئەو وعیە زۆرە نییە لە نیشتە جێبوون کە خاوت هەمووی خۆی تەجیلکە زۆری خۆی تەجیل نەکردەوە یان هەندێکی خۆی تەجیل کردووە ئەسان سە پێسی بە خانووی نییە یان پیاوێکی پێر و مناڵەکانی لە دەرەوە مەسەرە باشە خەلەلەکەیە ئیرەکەیە بەڵام ئیرەکە زۆر گەورە نییە باشە دکتۆر ئاخر خۆ ئەم 1920ەکەیە بەس بۆ کرێکی دروست نەکراوە تا جەنابەت بی پێوی بە 1970 کرێنشینە کوردستانە خێزان زیاکە ئاوسەرگیری هەیە کوڕووکچ لە ماڵی باوکیان جیابنەوە چنە خانووی سەر بەخۆی خۆیانەوە یعنی بۆ ئیلاوبیلا ئەم 1920 جەنابەت ئەتەوێت دابەشی کەی بەسەر کرێچیە نا ئێمە زیادبوونی عیلەمانەیە حتا و داتایشمان وەرگرتووە بەڵام سەر لە بەردەستوانێ لەواچێ لە دادگای بەشی کەسێتی داتەکەمان وەرگرتووە بە کاملی تقریبان ئەوەی کە هەمانە سافی لە بینی زەواج و لە بینی تەلاقە تقریبان دەری 20,000ێکمان هەیە باشە ئێکەواتە تۆ گەورەبوونی عیلە بۆ 20,000 زۆر کەمترێکە لە گەورەبوونی یەکەی نیشتە جێبوون خاڵک گەورە ئەمە نەکتەنیا بۆ کرێکی هەر بۆ فراوانبوونی زۆربوونی ژماری فریا ناکەوێت دوو ئەوە کە یارمەتیش بەنێتە تا ڕادەیەک ئەڵەی کاکە ئەو 2000 خۆ ئێستا لە بەردەسانیە بۆ 5 ساڵێکە هەمووی تەواو بێ بەڵام خۆ ئەلە فەتێشە احتیمال لە خانوویتر پێش من ئەرزەیەک کرد بۆ خانی خۆم ئەیکەم کابرایەکی مستەسپێرە ئەرزە ئەکرێەوە ئەیکە بە شەقۆی سەکەنی ئەمیشە نمۆکە لەگەڵێ ئەمیشە گەورا بێ بەڵام لە نهایەتی چیرۆکەکەیە ئەوەیە هێشتا یەکەی نیشتە جێبوون زۆر زیاترێکە لە داوا ینی خستە ڕوو یە خاڵی دیکە باسەکەین باسیەوە کە زەویەکمان هەیە ئەیکین بە خانوو ئەم هەموو یەکەی نیشتە جێبوونە دروست دەکرێت ئەوە تا جەناب باسیەکەی مرد کە باسیکەین بۆ نمونە لە لاپەڕەسیانزەی ئەم توێژینەوەیە باسی ئەوەکەی ئەو فەرماگە پەیوەندیدارانەی کە مۆڵەتیان داوە بۆ نمونە وە بەرهێنانە شارەوانیە ئیتر ئەمە بەگوێرەی زۆنەکانە گۆڕێت باشە یعنی لەلایەکەوە پرۆژێکی زۆری شەجەبوون دروست دەکرێت لە مۆڵەتیان پێدرێت لەو لاشەوە زەوی دابەشەکرێ ئەمە چییە گەێنە لای تۆ وڵی کاکشێخ من چەند بیری لێکەمەوە ئۆکو پسپۆرێکی ئابووری سرم لی دەرناچێت ئیمما یانی تۆ ئەم هەموو نیشتە جێبوونەت هەیە ئەی ئەرز بۆ تەوزیعەکەی تەفسیری نییە تۆ سەرلی دەناچێت نەخێر لەبەرە چی ئیمما ئەبێ احترافێکی ڕسمیە زمنیە باز ناکەی احترافێکی زمنیەکە فەشەلی بۆ بەرهێنانی نیشتە جێبوون ئەجا بۆ ئەرزی بەجێەکەی بۆ ئەرز تەوزیعەکەی یان هەدەفی تر لە دوای جێبەجێکردی ئەرزەکانەوەی چییە؟ غەرەزی سیاسی بێ انتخابات بە هەرچی شتێک بکەم تەفسیرەکە لای من نییە لای قەراری سیاسی دکتۆر سەرۆکی مونتەدای ئابووری کوردستان بووی سەرۆکی ئەوەختە دەستگای وەبەرهێنان بووی ڕاوێژکاری ڤیزیبڵ سەدی و کۆمپانیای ڕاوێژکاری جەدوای ئابووری و پەڵپی ئابووری تەبووە لە بواری وەبەرهێنانی کشتتوکاڵیا کارێک کردووە یەکێکی لای کۆنە دیارەکانی زانستی ئابووری و دارایی لە کوردستانە تۆ بێ ئومێد مەکە ئەگەر بڵێ سەرم لی دەرناچێت دیاری وا هەیە قەراری سیاسی هەیە زەدی اقتصادە خۆ ئەمەش ئەکرێ من خۆمای تێگەم اعترافێکی حکوومەتە بۆی کە یەکە نیشتە جێبوون دروستکردی یەکە نیشتە جێبوون هەڵایە بۆ ئێستا ئەرسەڵجیعەکەم شوێنەکە خۆی نەپێکاوە بەڵام کەنەی پێکاوە ئایا بۆ قەراری درراوە ئەمە بکرێ دیارە لێرە دەوافعی تر هەیە کە ڕەنگە لای ئەمەش معلوم نەبێت لە مستەقبەلا معلوم بێ ئەمە لایەکی لایەکی تری من ئستینتاقێکی وەبەرهێنەرەکانم کرد پێش تەوزیع پاش تەوزیع
پێش تەوزیع تەوزیعی ئەرزەکان ئێ پێش تەوزیع ئەرز ئەو ئەرزانەی شاروانی دابەشەکە بەڵە بەڵێ کە شاوە دەربەکە مستەسمێرەکان پێش ئەوکە قانونەکە دەرچی بۆ دابشکردن زۆر ئەترسان کە فعلەن ئەمە زۆر زەربیان لێدا دوایی کە قرارەکە دەرچ و تەوزیعات دەستی پێکرد لە داتاکای هەمانە ئەو ترسە ڕەویوەتەوە تەفسیری ئەمە چییە؟ داتاکە چۆن چی یعنی داتاکەەوە بۆ لە پێشەوە زۆربەی هەرە زۆری لە مستەسمێرەکان ئایانوت ئەمە زەربە لە ئێمادا باشە دوای ئەکە قرارەکە دەرچوو دەستکە بە تەوزیع ئەو ترسیاشکە کە تەسیری نییە بۆ ئێمە بۆ سببەکە یەک سبی ئەوەیە کە ئەو ئەرزانە دابەشەکرێن ئەمەگە دوورن لە خزمەت گوزاری و لە شتەکاری تر تەسیری نییە بۆی ئەمان بۆ 15 ساڵی تریش بۆ 20 ساڵی تریش ئەنجاکە خەدەمات و شت ئەگاتە ئەوکەواتە ئەو فترەیە بۆ ئەم زەرری نییە هەتاکو یەکەکان نەفرش ئەمە هەتاکو 10 ساڵێکە هەوڵەتدا بیفرۆشانی فرسەتەکەی لە بەردەمیێ زۆر باشە بەڵام معنەوێن هەر تاسیرەکە ئێمە ئێستا لە شەقامی ئۆرزین شەقامی گۆران هەرچەند دەکەمەوە خەیاڵی پێیمەستم بۆم ناخرێتە ناو چوارچێوەی هەڵبەستم جا من و تۆ بەڕاستیە بێ بیخێن ناو چوارچێوەی هەڵبەستمان ئەم بابەتە زۆر ئاوکێشە پێکەوە پیاسەیەکەکەین بە ناو شارە بۆی لەوێ یەک دوو دەرەدڵ هەیە لەگەڵ تابیکەم باشە تۆ یەک دوو قوم لە قاوەکەت بە قوربان شتێکت بەکارێ ناوە تێرمێکە دەستەواژەیەکە تەڵەی سەرمایە پێت وایە سامان و سەرمایە لە کوردستانە کەوتۆتە ناو تەڵەوە تەڵەکەش کەرتی نیشتە جێبوونەوە نییە تێوا بڵێ بەڵە بەس بۆچێت تێوا بڵێ بەتەکیید لەبەر ئەوەی یەکەنیشی جێبوون یەکێکە لەو بوارانەی ئابووری بەڵێ کە پارێکی زۆری لە خۆ ئەگرێ باشە ئەم پارە زۆرەکە لە خۆ ئەگرێ هەر ئەوە نییە کە لە کوردستانە لە دووتی خۆیان هاتوێتە ناو ئیشەکەەوە بەڵکو لە کەرتەکانی تیشی ساحب کردووە لە زەرعات لە سەنعات شوێنەکانی تیشی ساحب کەمەیە ئێستا کە بە هەزارەها ملیۆن دۆلار تایە ئیسسمار کراوە لە هەمان کاتە حرەکەیتیانە بۆ بەتەڵەوە بۆیە تەجبید بووە کە تۆڵی تەجبید بووە کەواتە دیوار و خان و بۆ ئەو تەڵەیە کە سەرمایی تایبەتی کوردستان بە حەجمێکی زۆر گەورەتی قەتیس ماوە جوان ئەمە مشکلێکی گەورەیە زۆر جارڵن لە بازاڵ لەم پارە نیە پارەکە شۆتە شوێنێکی ترەوە مشکلەکە لەمە چی هەر ئەوەش مشکلەکە هەر لەوەیە نییە کە ئەم بارەکی قەتیس کردووە ئەم پارەیە لە بازارشی سەحب کردێتەوە نە هەڵە حرەکە سێرکولیشی بکە سوڕێتەوە کە ناسوڕێتەوە لە ناو شانەکانی ئابوووریە کەواتە ناهێڵەیە بزنسی کە دروست بێ چونکە هەتا وەکو پارە لە اقتصادا سەریع سوڕێتەوە کەواتە بزن زیاتر دووسەکە ئەمە یەکێکە لە سیفاتەکانی اقتصادی پێشکەوتوو لەگەڵ اقتصادی دواکەوتوو دکتۆر ئەم مەنتیقەیە یوسفی ئەبەکە کامە بوو ئەو فلاسکیلانێ ئەوانەی سەرەوە نیە ئەو اقتصادانەی کە پێشکەوتون سیستمی بانک ئیتیساڵات تەخطیط پلان ئیشی تیاکە ئەوەیە کە پارە بەسەری عسوورەتەوە لە بینی خەڵکەکەیە خەڵکەکە بە خەڵکی تێ بۆیە خەڵک بە ئیش نییە بەڵام لە اقتصادی دواکەوتووە لەبەر ئەو حرەکەی سستە ئێستا خانوو سەر خانوو یەکەی نیشتە جێبوون ئەو سەرمایە گەورەی گرتووە حجی کردووە ناهێڵێ لە بازارش بسوڕێتەوە بەڵام تۆ پیاوی چارەسەری من حەزەکەم لە دواترە پێمان بڵێ ئێستا پەنجەنومای دەردەکەت کردووە بزانی هەتوان و دەرمانەکە چییە ئەم چرخ و ڕەوڕەوەی ئابوووریە لە شوێنەکە قوفڵ بووە چۆن ئەم پاسیلانە مەسەر هەنێجات شەورکردنیەوێت ئەو زنجیرانە وانە بجوڵێت بەڵام دکتۆری یەکێک لە سەرەکی ترین شتە کاریگەریەکان لەسەر کەرتی نیشە جێبوون بازار و ئیشوکارە یعنی کە لە شوێنەکە کار و کاسبی هەبوو ئەیتر ئەو شوێنە چۆن ئاوەدانیان وتووە ئیش و ئاوەدانیشان وتووە سلێمانی ئەسناکی بەشێکەوەی کە یەکەی نیشە جێبوونەکانی مەسەن کەرتی نیشە جێبوونی ئاوە خەریکە قوفڵە بێ بەشێکی پەیوەندی بەوەی بازاڕەکە کار و کاسبیش کەم بووەتەوە کار و کاسبی کەمەوەتەوە ئەوەی کە ئەو خاڵە زۆر استراتیجیە بۆ کە بۆ بە تەڵە بۆ سەرمایی
وەبەرهێنانی شەجێبوون سیکە لەودا ئەحسایەکە کردومانە لە سا هەشتاویەکی ئەوانەیە کە تەمویان کردووە خاوێ کردی و مۆزەفی حکومەتن لە سانۆی خەڵکی کەرتی تایبەتە لە سا هەشتاویەکی مۆزەفی حکومەتە مۆزەفی حکومەت لە ساڵەکە دەمەعاش وەرەگرێ یان بە 45 مەعاشە گوەرەگرێ چی لێدێ ئەمە کەواتە کابرای مستەسمیری قوفڵە بێ بۆی ئەوە کام تەمویلەکەی بۆ ناکرێت جوانە ئێکەواتە بزنسەکە نییە حرەکە نییە ئەتەوێت لەن ئەوەی کە ناو تەژینەوەکەتا هەیە باسی زیرۆ پرۆفیت سفر قازانجەکەی با ئەو دەرەگوڵە لە ناو ئۆتۆمبیلەکە بکەین باشە؟ دکتۆر باسی خاڵێکی گرنگە کرد لەلایەکەوە پرۆژەیەکی زۆر مۆڵەتی پێدراوە پرۆژە و یەکە لەلایەکی دیکەشەوە زەوی دابەشەکرێ ئێستا بە ژێرەی ئەم داتایانە بێت سەرۆکاتی شارەوانی سلێمانی 8,000 مۆڵەتی پیاوە باشە بەڵام 8,000 زۆرە بە بەراورد بە 192,000ەکە مشکلەکە چییە؟ مشکلەکە ئەم 8,000 زۆر نییە بنسەونەوەکە بەڵام ئەمە 8,000 یەکسەر چێتە تەنفیزەوە وەکو ئەگەسوری ڕقەمەکانی سیسمار بکەی هەندێکی هێشتا لە مۆڵە تاشەوەری نەگرت و ڕەنگ بە 2 ساڵی کە مۆڵ دووە ئەو یەکانەی کە لە پرۆسەی مۆڵەت پێدادایە مەسەر ئەمە ڕەنگ 4,600 ڕەنگە بە 3 ساڵی کە تاوا نەکەم بەڵام ئەمەی شارەوانێکی ڕئیزاتی یەکسەر دەست پێەکە باشە منافەسێکی زۆر بەقوەتی هەیە شارەوانی لەگەن دکتۆر لە کاتێکا لە 180یەکی کڕیارانی یەکەی نیشەجێبوون لە مۆزەفی حکومەت کارمەند و فەرمانبەر و موچەخۆری حکومەت بێ ئەمە پێمانەڵەتی پێمانەڵێەوە بەرهێنەر چۆن ناتوانێت پرۆژەکەی تەواوکە بە چه پارێک تەواویەکە خۆی ئەمە مشکلەکەیە ئەوەی کە جنابن ناوت ناوە زیرۆ پرۆفیت زیرۆ پرۆفیت یاری قازانجی زیرۆیە قازانجیەکەمانە چی قازانجی سفر مشکلەکەمان لە چیە مشکلەکان تۆ بەرهێن ئەبێ پاری تەمیل هەبێ بۆ مەشعکی جەبەجە باشە بەس هەیە ئەو ئیمکارەتی نییە یان هەیە 2 مەشروع هەیە هەیە 5 مەشروع زیاتری هەیە 3 مەشروع هەیە جوانە لەبەر ئەکەوێتە چی ئەزمەی پارەوە لەم لاشەوە بەپی ئەو کۆنترکتانی کە هەیەی و ئەقدانێکی هەیەی گرێبەسان هەیەی ئەبێ ئیشەکان جێبەجێ بکە ئەنە تووشی غەراما بێ یان سیقی نامێنێ بەلانی کەمەوە بۆ ئەوی ئەو سیقەیە بهێڵێتەوە ئەبێت تەمویل پێیاکە لەبەر ئەوەی لە کوردستانیشە مەسادری سەرچاوی تەمویل نییە دارایکردن بانقنی پارەدارکردن نییە ئەبێت چی بکە ئەچێ وەسیلەی تر بەکار ئەهێنێ مەسەن بە قەرز لایەکێکی وەرەگرێ هەندێک لە چۆقەکانێکە بە زەمان بەڵام فایدێکی زۆر گەورە ئەدا بە کابرا سەرمایەدار یان خانوێگە کرێزدەر با بڵێ بڵێ یا خانوێگە کرێ بە مەبلەغێکی گەورەتر زۆر بە هەرزانتر ئەیفرۆشێ یان کۆمەڵک سیارە ئەکرێ بە گران بە هەرزانتر ئەیفرۆشێتەوە ئەمانە بۆچیەکە زەرەر لە خۆیدا بەس بۆی تەمیل بێتە دەسێ و دارایی بێتە دەسێ و ئیشەکە پێ بەڕێەوە ئەم لەسەر حسابی چییە؟ لەسەر حسابی ئەو قازانجێتی کە لە مەشروعەکە ئەیکا بەڵام دکتۆر خوا سلێمانی بپارێزێ لە کوردەواریە لە فڵانەشت بڕوخێ بەسەرەوە ڕوخێ بڕوخێ بەسەر پرۆژەی نیشەجێبوون و شوقە و باڵەخانەیە ڕوخێ دەوڵەمەند سەرمایەدار خەریکی ئاوبێژانەوە نییە خەڵکێکی زۆر عاقڵن چۆن هەموو وەبەرهێنان و سەرمایە گوزاریاکەن بە زیرۆ پرۆفیت یانی مەبەستت چییە لەوە باسمان کرد لە خەیاڵدانی ئەوانە هێشتان داوا زۆرە لای خەڵکەوە مەشروعەکەی بڕوە بۆ خۆڵەمەریخەوە نهاتەوە بۆ خەیاڵدان بازار نبینێ بۆتمان تاکو 2014 تەڵەب زۆر گەورە بووە ئەم تەڵەبە هێشتان وەبەرهێنەری ناشارەزا ئاگادار نەکردن کە بازارەکە قوفڵ بووە خەڵکە شارەزاکە ناکردەوە ئەم تەڵەیەوە بەڵام خەڵکە نەشارەزاکە ئەکەوێت ئەم تەڵەیەوە لەبەر ئەوە خۆی فراوان کردووە خۆی کردوێتەوە لە ناو ئەو مۆزوعانەیە لە ناو ئۆبەرهێنەرە ئێستا لەژێر دوو چەقۆیایە یەکەمان گرێبەسی هەیە لەگەڵ خەڵکەکەیە باشە ئەم مشکلێکی هەیە و دومیشان لەژێر چەقۆی سعریشایە باشە خۆ ناتوانێت لەو سعرێکە و نزیکە لە مەشروعەکەی ئەمەوە یان کواڵەتی و شتەکانی دەی ئەم
ئۆکی ئەم وای ناتوە لە سعرەکە لەو زیاتر بفرۆشێ کەواتە سەری یەکەکانی سابتە چونکە منافەسەی زۆرە جوانە لەم ناشەوە تەمیلی نیە و پارەی نییە کەواتە بێ تەسلیمی باشە وەقت دکتۆر من لەو تۆ لە ساڵی 2010 تا گفتوگۆمان کردووە لەسەر قەیرانی قەرزی خانوبەرە لە دووبەی ئەو کاتێک کە قەیرانی قەرزی خانوبەرە لە ئەمریکا و بانکەکانی چوارەم گەورترین بانکی دینا لایمان برازرس مایە پوچ بوو دوای قەیرانی ناوچەی یۆرۆ ئینجااتی ئیمارات و ئەمانە لەو کاتۆ باسی ئەماکەین ئێستا ئەگەر هێلکەکە لە کوردستانە بشکێ خوا نەخواسە لەسەری بانقانیە بشکێ سیستمی بانقی نییە لەسەری وە بەرهێنە ڕاشکە بەتاکی بە دەرەج بەڵام بەشداربوویەکی پرۆژێکی نیشتەجێ بوون بەتەمایە لەسەر هێلکێک لەسەری وە بەرهێنەرا بشکێ لەسەر ئەوانەشکە یا لەسەر ئەوی شاشکێ تاکی لەسەری شاشکەیە مەشروعەکە بۆ نمونە 10,000 خانووە 10,000 نیشتەجێ بوونە حوسەی فرۆشتەوە هەرسەی فرۆشتەوە باشە ئەم هەرسا تازە بەگرێبەچەکە شەریکە لەگەڵ وە بەرهێنە لەم مەشروعەیە ناتوانێت دەرچێت مستەسمیری ئەوەکەی تری لە ئەستۆ گرتووە ئەگەر خوا نەخواست هەرسێک بێنێ ئەمە مستەسمێرەکە زەربە یەکەمی بەراکەوێ هەر قورسەکەی بەراکەوێ ئەوانەی کە شەریکیشن بە تاکی تازە سەرمایەکان هەرەکەوێتە خەتەرەوە بەڕاستی جوان ئەوە مشکلێکی گەورەیە بۆ لە ئەوروپا کە ئەمە ڕوویاوە کۆمەڵێک مؤسساتی تەمویلی مؤسساتی پارە هاوکار بووە بەسەرەن تەمین هەبووە بانقی عقارات هەبووە تەمینات هەبووە ئەوان تەحملی وزرەکان کرد و ئەو بوو هەموو حکومەتەکانیش بە ملیارەها دۆلاریان یارمەتیاندان هەتا خۆیان ڕاستکەنەوە بۆیە لێرە لەبەر ئەوەی ئەم منزومێ لە کوردستانە ئیش ناکە بانک نییە بانقی عقار نییە شتەکانی تر نییە لەبەر ئەو هەمووی ئەکەوێتە سەر چیە ئەکەوێتە سەرەوە بەرهێنەر و شەریکەکانی کە برتێ لە خەڵکانی کە وەکییانە زۆر بە کورتی ینی ئەو پرۆژانەی کە ئاوا تر ناچارن سفر قازانج توانین بڵین ئامانجەکە پرۆژەکە نییە شتێکی ترە ئامانجەکە ئەوەیە ئەوێ لەو مەسئولێت بەنسبەتەوە بەرهێنەرەوە ئەوێ لەو مەسئولێتە دەرچێ تووشی مەسئولێتی تر نەبێ قازانجەکەی واز لێناوە لێ دەرچێ لەبەروی مەسئولێتەکە ئەگەر ئامانجەکە پرۆژەکە نەبێ شتێکی کە بەیانی نازانم ئەگەر مستەسمیر هاتوتە ناو مۆزەعەکە بە سپیکردنەوەی پارات بێ خەمی زەرەری نەبێ مۆزەعێکی ترە احتیمالە مستەسمیرە گابێتە ناو مۆزەعەکەەوە بۆ سپیکردنەوەی پارە شتێکی کە بێ شتێکی مەسەن هەندێک زەرەکە تەحملەکە بەڵام ئەوەی کە بۆ سپیکردنەوەی پارە نەبێ ئەوێ سمعی خۆی بێڵێتەوە باشە چونکە فرۆشتنی یەکەکانیشی تری پەیوەستە بە سمعەکەی خۆیەوە ئەگەر سمعی لەبێ مەشروعەکانی ئەوانەکەجی بۆ نافرۆشێ بۆیە هەندێکشی لەبەر متمانەیە سمعەیە و هەندێکشی لەبەرەوەی کە مەشروعەکان تاواکەوت سەربەرز دەچێت تووشی کێشەی تر نەبێ جوانە جوان دەستخۆش دکتۆر لەو جەنجاڵەی شارۆ هاتین بۆ شوێنێکی ئارام ئارام هەرچەنە ناو بازار هەر شتێکی نۆسەڵجی شتێکی خۆشی خۆی هەیە ینی جاروبار بۆی بگەڕێیتەوە بەس ئێستا پرۆژەیەکی جوانە ماشەڵڵا پرۆژەیەکی نیشەجێبوونی زۆر جوانە و ئاو سەوزایی شوا بزانم خەمڕەوێنە باسی ئەوەت کرد کە پارەیەکی زۆر بووە بە تەڵەوە تەڵەکەش یەکەی نیشەجێبوونەکانە لایەنە ئەرێنی و نەرێنیەکانی هەڵمژینی پارە و چوونی پارە و سەرمایە کۆچی سەرمایە لە هەرێمی کوردستان بۆ ناو کەرتی نیشەجێبوون چییە؟ خۆی نشتی بروک و باسمان کرد پێویستی بە سەرمایەکی قەبە هەیە بەڵێ سەرمایە قەبە کە باسیەکەین کە ئەڵێن و بەرهێنانی نیشتەجێبوون یعنی تۆ لە مەشی خۆتە هەزارەها ملیۆن دۆلار دابنێ بەڵێ بەتاکید ئەمە لە بە قۆناغ پرۆسس بووە بەڵێ تقریبان پرۆسسە بە حدودی 16 ساڵە بەردەوامە باشە ئەم بەردەوام بوونە بەڵێ دوو لایانی لێکەوتێتەوە لایەنێکی سەلبیە لایەنێکی ئیجابیە هەربا بچی لە قەراقی و ئاواش لایەنی ئیجابیەکانی زیاتر لەکوێ خۆی بینێتەوە لەوەیە کە ئەوە نییە ئەم مەشروعانە بێ ئاسەوار بن لەسەر اقتصاد بەڵێ بەتاکید سێرەکەین گەشەیەکی ئابووری دروست کردو لە لایەکیەوە لە ڕێگای ئەوەی کە تۆ لە ژێرخانە ئیشەکەی تقریبا ئەتوانم بڵێم بەشێکی زۆر گەورە لە ژێرخانی ئەمانەیە مۆدی خۆبانە
بلۆکە چیمەنتۆیە گەچە و هەندێک چێبڵاتی وا دامەزانێنێک کارگە و کارخانەیە تقریبان ڕاستە. ئەمە ئەتوانین بڵین لە ساعت 40 لە ساعت 50 ئەبێ باشە بەڵام لە لایەکی ترۆزەبێکی تریاوە ئەم سەرمایە گەورەیە هەر ئەوە نیە کە ئەو مەبلەغە گەورەی لە ناو کوردستانە قەتیز بووە بۆ بەتەڵەوە بە حدودی ئێستاکانە لەبەر ئەوەی کە تەکنیک پێشکەوتووە بەشێک لە دوو بەش پێکاتوە بەشێکمان ئەوەیە کە ژێرخانە موادەکەی لە ئێمەیە بەشەکەی ترە کە پێڵم فینیشنگ تەواوکردن ئەمە موادەکانی لە ساعت 90 و لە ساعت 80 لە دەرەوە هێنی ئەمە نسبەتی زۆر گەورە لە سەرمایەکە دروستە دکتۆر قسەکە دەم تا بەشە کرد بێت جاران تا ساڵی نەوەتەکانیش یەکەیەکی نیشەجێبوون یا باڵەخانەیەک هەیکەلەکەی تەواو بکرایەون لە سای هەشتای تەواو بووە لە سەدا بیستی ماوە فینیشینە ئەو پەڕی گەچکاریەک بوو وارێک بووی فلکسێ بەسەری بوو کاشی ئەو پەڕی فلانە ماڵ کاشیە وانە یان ئەچی خانوویەکەگەر بەکرێ ئەیت وەڵا سنگی مەخسەری تایە ئەوە نەمهم بوو بەس ئێستا فینیشین هەست ناکەی لە سایە هەشتایە و لە سایە 20 بۆ 25 هەیکەلە ئێستا بزەبێت فینیشنگ نزیکی لە هەفتا بۆ هەشتا بۆتەوە باش ئێمە لە سایە 20 بۆ 25 لە ناوخۆی کوردستان بەرهەمێنی کارگەی شیشە چیمەنتۆیە ئەم کۆنکریتۆمانەیە گەچۆمانە لە کوردستان لە سایە 75 لە دەرەوەیانی لە دەرەوە هێنین لەبەرەوەی مۆدی فینیشنگ هیچی لە کوردستان دروست ناکرێت بەشی زۆر زۆرێ لە دەرەبین باشە ئەم سەرمایی کە ئێمە باسێکین کە هزارها میلیۆن دلارە بەشێکی زۆر گەورەی نەکە لە کوردستانە قەتیزماوە ئەچێ بۆ دەروی کوردستانی جوانە ئەمەش کێشەیە کەمان بۆ دروستەکە بەڕاستی ئەتوانین بڵین وڵا وەرچەرخانێکی خراپە بۆ اقتصادی کوردستان ئەکرا ئەمەش وەکو لە ژێرخانی مۆزوعەکە هەبوو ئەوانش هەبووە دکتۆر سەرنج و فەرموو ماشەڵڵا چەندین جۆرەکەی نیشەجێبوون لە خان و لە ڤێلا لە شوقا دروست کراوە بەشی بازرگانی تایە خزمە گوزاری تایە پرۆژێکی زۆر جوانە لە سلێمانیە نمونەی زۆر بێ دکتۆر شووتێکی زۆر لە کوردستان بەرهەمیە شووتی بەس بازاری ناوخۆ توانای هەڵمژین و کڕینی هەموو شووتەی نییە جوتیاران ئەڵێن یا بابینیاری بۆ ناوچەکانی ناوڕاست و باشووری عێراق وا تووشیا و ئێران لێمان ناکڕن خۆ ئوردن و سعودیە و قەتەر و ئیمارات لێمانەکڕن ئەو پەتاتی لە کوردستانێ 1,100,000 تۆن بەرهەمەیەنین کوردستان ئەم پەتاتی ناوێت گە لە دەرەوە نەفرۆشرێ مەبەستم ئەوەیە کێشەی کەرتی نیشەجێبوون لە هەرێمی کوردستان کێشەی دۆزینەوەی بازاڕە ئەم هەموو یەکەیە دروستەکرێ پێداویستی ناوخۆ بەسە چی بکرێ خەڵک کڕیاری بیانی وەبەرهێنەری بیانی تورکە ڕووسە عەرەبی عێراقە ئیماراتیە قەتەریە بێن ئەم یەکانە بکڕن خۆی ئەوەیەکێکە لە حەلەکان بەڵام ئەو حەلەش بێنەتیجەی خراپ نییە یەک نقطەی ئاساسیە خۆی بینێتەوە دووبەی ئیمارات شوێنەکانی تەسەیرێکی لە سا 60 لە سا هەفتای بەڵێ لە سا 60 لە سا هەفتای بەڵێ بێگانن باشە بەڵام هیچ ترسە ئەوان نییە چونکە لەبەرەوەی ئەو سربەخۆیە دەوڵەتە کورسی هەیە لە UN بەڵام ئێمەی کوردستان ترسی چییە؟ ترسی چییە؟ بەڵام ئێمەی کوردستان لەبەر ئەوەی دەوڵەت نین ئەوانە کە دێن لێرە خانوەکڕن بە تابەتی ئەگەر ڕەگەزی عەرەب بێ ئەبێ بە جۆر لە تعریب بوون بۆ چونکە تۆ دەوڵەت نی ئەمە حیمایەکەی ئەمە تێ لێرێشە جێبێ تۆمارێکە لێرە پاش 10 ساڵێکە 15 ساڵێکە نسبیان زۆرە بێ بەرلەمانتارێ بێ چییە؟ ئەو ڤێلایە بە شانی عیباتەوە؟ نا مسکرەکە وان نییە بەرلەمانتارێ بێ وەزیرێ بێ شتی ئەوێ کەواتە تۆ نسبەی عەرەبەکەت زۆر بوو لێرە نسبەی ئەجنەبیەکەت لێرە زۆر بوو ئەو کاتە تۆ چۆن نەتوانی ئەمە ئیمتیساسکەیە بچێنەوە ئەگەر گەشتیاری عەرەب نەبێ و کڕیاری عەرەب نەبێ بازاڕەکانی کوردستان چی بکەن؟ مشکلەکە ئەمەیە کەواتە ئێمە بە غەڵەتیشکە چاکینەوە جوانە یعنی ئێمە لەبەر ئەوەی کە پلانمان نەبوو لە جیاتی ئەوەی بەشێک لە ئەم وەبەرهێنانی نیشتە جێبوونە بجێڕینەوە بۆ زەرا بیجێڕینەوە بۆ پیشەسازی بیجێڕینەوە بۆ سیاحە ئەمەمان نەکردووە ئێستا هاتوون ئەم غەڵاتێک کە زۆرمان هەیە بە غەڵەتێکی کە پێر ئەوەی من ببم بە دەوڵەت خەڵکم هێناوەتەوە ناوە جوانە جوانە
سەرچنارە حەزەکەم هەندێک هاوشێوەی ئەم ئاوە پاک و ڕوون و سازگار و شیرینە هەندێک زانیاری ڕێک و ڕوون و ڕاست و ڕەوان بڵێ وەکۆوانی دیکە یەکێک لەوانە بابەتێکە جەنابەت باسی کردووە پرسیارێکە کردووە لە توێژینەوەکە دەقی پرسیارەکە ئەمەیە لە چ ڕێگەیەکەوە سەرچاوەی دارایی پرۆژەکە دەستەبەر کردووە چۆن پرۆژەکە تەمویل کردووە پرسیارە لەوە بەرهێنەر کردووە جەنابەت لە 4.5 جەڵێ قەرزی بانکم کردووە لە 4.5 فرۆشتنی یەکەکانە یەکەکان مەفرۆشم دانی پارەکەی پێ پێیاکەم ها بەشەکانم چڕنیوە سەرمایی خۆم 86.5 لە چەند کەسە پرسیوەمە لە سلێمانیە 22 بەرهێنەرمان هەیە لە هەر هەمیانە معلومات وەرگیراوە ئەوە نەتیجە بەرهێنەر هەیە کە لە کەرتی ئیشەکە ینی کۆی ئەو مەشروعانەی کە لە سلێمانیە بەدەستەوە بەرهێنەرە عەدەدەکان 22 کەسە هەر هەمیان معلوماتی لێوە گیراوە باشە ینی ئەڵێت بۆ نمونە ئەگەر پرۆژەیەک بایی ملیۆنێک دلار بێ باوە دابنەی 865,000 دلاری بە پاری خۆیەتی ئەمە کوێی باشە و کوێی خراپە مشکلەکە لە دوو جەدۆلە ئەمە تەرحی ئەو ڕوسکەمان کردو خەتەرەمان کردو ئیش ئەو پارەیە ئەگەر بۆ بەرهێنەرێک بانک نەبێ یارمەتی بە و لە ساهشتای پێکەکانی بە مۆزەف فرۆشتووە باشە مۆزەف ئەو معاشەکەیەتی بانقیش نێ یارمەتی بە لەکوێ ئۆتۆمبیلە بکە بەڕاستی مشکلێکی گەورەیە ڕەنگە هەندێکیان بتوانن ئیمکانێتیان هەیە بەڵام ئایا هەموو وەبەرهێنەکان ئەتوان ئەو بکەن بەتایبەت وەبەرهێنەر کە پێڵەن منەظم بەنگلی پێڵەن دیڤلۆپەر مەرجنێ پارەی هەبێ مەرجنێ پارەی هەبێ عەقلی هەیە ئەوەی ئەم خۆتە دانێ و عەقلی هەیە بەڵام ئەوە بانک قەتەمیلی بۆکە ئیشەکەی سەرکەوتی بێت بزڵ وەکو کەبانی باش لە کۆمەڵە موادی بەسیط پاردێکی خۆشی بۆ دروستەکە بەتامە بەڵام کەبانی تێ خراپ بە حەزەکەی چەندی باشی بۆ بێن خراپ بەشی قوربان سەلامەت سپاس ناتوانن باوەکە کەواتە لێرەیە وەبەرهێنەر لای من ئەبێ عەقڵەکەت هەلای خۆیەتی شەکە بکە مدازەفکەش خۆی بیکە و پارەشی لێ بەسەر گیفانی خۆشی بیکە ئەمە مشکلەکەیە بەڵام زۆر جار ئەڵێن وەبەرهێنەر بە پارەی کڕیار پرۆژەکەی تەواوەکە خۆی هیچی نییە بە 2 ملیۆن دلار و چێتە پرۆژەیەکەوە زۆر جار ڕەخنێشە ژیرەیە ئەوە بە حەقەدەوەی کە چە لە خاڵە سەرنجەکانی کە ترسی ڕوخانی وەبەرهێنانی پێبوو لە کوردستانە ئەوەیە کە دەستی پێکردو بە مەشروعەکەی و هاتووە بە کۆمەڵ خەڵکیی فرۆشتەوە بەڵام ئەوەی کە نەیفرۆشتۆ هەموو لەسەر خۆی تەحملی کردووە تەحملەکەشی تەمویلەکەی چۆن پیدا کردووە وەکو باسمان کرد بە زیرۆ قازانج یا بەژێ زیرۆ قازانج چونکە ملایەکی تیشەوە سیرمان کردووە ئەو ریسکە هەر لە لای پارە و سیرمان نەکردووە لە لای مەشروعەکانیشەوە تەوزیع مەشروعەکان بەسەر وەبەرهێنەرەکانە یعنی تۆ جەدەلێکمان ئەیساوە ڕیسکێکی سەرمایە هەبوو زەبت ڕیسکێکی دابەشبوونی پارە بەسەر ڕستێک دابەشبوونی مەشروع بەسەر جوانە بێن با لێرە دانیشت دوکتۆر فەرموا لێرە دانیش باڵێ ئێمە کۆمەڵک مەشروعمان هەیە دراوە بەرهێنەر کە داتەکە داتامان کۆ کردوێتەوە ئەوەی کە یەک مەشروعی هەیە لە ساعت 40.9 تا ساعت 40 ئەوە خشتەی ژمارە بەڵێ سمار دووە ئەوەی دوو مەشروعی دراوترێ لە ساسی وەکرد باشە ئەوەی سێ مەشروعی هەیە لە ساسیانزەیە ئەوەی پێنج و بەرەوژووری هەیە لە ساسیانزەیە کەواتە ئەوەی کە سێ مەشروع هەیە و لە پێنج بەرەوژووری هەیە بە کۆی هەردووکیان ئاچێتە تەقریبا لە ساڵ 26 ساسی جوانە یعنی هەندێک جار ئەوەی وەبەرهێنەرێک 4-5 پرۆژەی هەیە لەوێرە و لەوێ و لێوە لێوێ لە کەسێکە چێکە سێ شووتی بەدەستی هەڵگرتبێ قورسە بۆیە ریسکەکە هەم لە تەمویلایە لە دارایکردنایە هەم لە ژماری پرۆژایە باشە یعنی تۆ مستەسمێرەکەمان وەبەرهێنەرەکەمان ڕەنگە ئەو ئیمکانیەتە ئیقتصادی نەبوو پارەداریە نەبێ و بانقی یارمەتی بە لە هەمان کاتە تۆ بارێک کردو بە 3 مەشروع 5 مەشروع 6 مەشروع یعنی تۆ بەسەکە پارەی هەبێ خاڵێکی هێزە ئەگە پارەی هەبێ خاڵێکی هێزە چونکە پۆڕی پێیان بەڵام چەند وەبەرهێنەرەکانمان
ئەوەی هەیە خۆی تەمیلی پێ تەواو. بای میلیارد زۆر دلار. باش فەرموو چاکەمان بۆ بێنە زەحمەت نەبێ ئەمە با تەسلیم کەمەوە هەر بژی کوڕی قۆس سپاس ئەمان قۆڵ بەهێزی و لاوازی زۆر باش وەبەرهێنەرە کە ریسکەکە دکتۆر وەڵام حەزەکەم چاکە بە پێوە بخۆینەوە ئەگەر جەنابەت ڕوخسەتە بێ ئەمەدا لابێ بە پێوەستینەوە سێرێکی و قازمراویانە شکەین دیمەنێکی زۆر جوانی هەیە دکتۆر بەڕاستی یا ئەڵڵا هەر ئەبێ بەیانین ئەوە زۆر باش. یەکێکی دیکە لە ڕیسکەکان بابەتی دابەشبوونی پرۆژەیە لە سلێمانی کە زۆربەی پرۆژەکان ئێستا مەسەن ئێمە ئێرە پرۆژەیەکی گەشتیاریە بەس هەر لە سەرچنا چەند پرۆژێکی نیشەجێبوونیش مۆڵەتی وەرگرتووە ترسی ئەوەی کە زۆربەی پرۆژەکان بە ژێرەی ئەو ڕیسێرچ و توێژینەوەی جەنابەت کردوتە زۆربەی کەوتوتە ڕۆژەڵاتی سلێمانیەوە شوێی ڕیسکاوە ڕستەکە ڕەنگە کاتیش بێ بەڵام دژواری خۆی تیا هەیە بەڵێ چونکە ئێمە کە باسی ئەوواکەین بەڵێ کە باسی دژواریەکەین ئەوەیە لەبەری ئەو ناوچەیە ئێستا ڕغبەتێکی هەیە باشە تۆ هەموو مەشڕەکانی لەوە کۆمەڵ کردووە ئێ کەواتە تۆ خەڵکێکی زۆر لێوە کۆکیتەوە کەواتە لە مەدای داهاتووە لە مەداکی داهاتووە قەرەباڵغێکی زۆر کەورە لەسەر خزمەت گوزاری ناوچەکە دروستەکەی جادەیە بازار نانەوەیە بەطعامە هاتوچێ و ترافیکە ئەمە قورسە بۆ ئەو ناوچێ ئایا حکومت جلو فترەیە ئەتوانێت فعلەن ئەو خزمەت گوزاری بۆ خەڵکە دابینکە بەڵام لە هەمان کاتەوە ئامادەکاری بۆ کراوە بۆ چەند ساڵی دا ڕاستە بۆ مشکلەیە بەڵام تۆ لای ترت هەیە وەکو خواری سلێمانی یا شوێنەکانی تر چۆڵن کەواتە تۆ ماستەر پلانی شارەکەش تا ڕادەیەک تێکەی بەلایەکە فراوانت کردووە لایترەوە نەڕۆشتووی ئەتوانریکەوە بە لەواشە بڕۆشتە ئەمەش خۆی ڕستکەکە بەس کاتیە بەڵام ناهاوسەنگی دروستەکە ناوسەنگی دروستەکە ناهاوسەنگی دروستەکە جوانە زۆر باشە دکتۆر پێم خۆشە چای بێشەکرە خۆیتەوە چاکەمانە خۆینەوە اینجا دواتر ئەچین بۆ گردی شێم حێدین وەنیە ئابلاخ ئەچین ئابلاخ لەوێ تەمانیشێکە لە گەڕەکە دێرینەکانی سلێمانی لێوە ڤیوێکی جوانی سلێمانی هەیە حەزەکەم ئەوەی کە ئاوی دڵمەدا چارەسەرە دنیا لە خۆمان نەکەین بە چەرمە چۆلەکە وا دەرگایەک داخا بە سەتی شەکاتەوە وەنیە ئینە مع العسر یسرا ناڵێ لە دوای هەموو ناخۆشی خۆشیەوە لەگەڵ هەموو ناخۆشی خۆشیە لەوێ پێم خۆشە تۆ پیاوی ڕێگە چارەکانی دووسێ چارە سەرمان پێڵی لەوێ دکتۆر ئێستا ئێمە لە گۆڕستانی ئابلاخی قسەیەکەی ئەڵێ کەرتی خانوبەرە وەکو گۆڕستان وایە ئەبێ هەمومان بۆی بگەڕینەوە یعنی لە ئاخیرە هەر سەرمایەوە بەرهێنانێکەکەی بیتەوە ناو کەرتی خانوبەرە واڵێن زەڕەنگەری شەڵێن ناکاکە هەرچی پارەتانەیە وەرن لە زێڕەوە بەرهێنانی تیا بکەن ئەم شارە زۆر جوانە ماشاڵڵی زەنیانە ئەڵێ مورووە ها ئەو ڕەنگە جوانە گوناحە کێشەی هەبێ ئەو کێشانی جەنابە باسی کرد پەنجەت قسە سەر برینەکان ئێستا پێمان بڵێ چارەسەرەکەی چییە تکایە بە گوڵاوی سەرمۆری قسەکانمان ئەوی پێوترێ بە عەرەب خیتام و میسک پێمان بڵێ چارەسەرەکان چین دەستان خۆش لەو کاتۆ کۆباسێکین دوو مشکلی هەیە خانوبەرە لە کوردستانە نەکە لە سلێمانیە لە کۆی کوردستانە بەڵێ یەکیان مشکلی متمانەی هەیە باشە دوو مشکلەی داراییکردنی هەیە تەموونە ئەم دوو مشکلی لە کۆڵ ببێتەوە ئەو هەزارها میلیۆن دۆلاری کە لە ناو خانوبەرەیە قەتیسماوە تەجوید بووە بۆ بەتەڵەوە ئەجوڵێ ئەمەش لە دەست مستەسمیر و تاکە شەخص دەرچووە ئەبێ قیادەی سیاسی بڕیار بە ئەبێ قیادەی سیاسی ئیرادی هەبێ ئەم تەڵەیە بکاتەوە و ئەمە حکوومەتە حکومت بەتاکیید بەڵام کە ئەمڕۆکە حیزبش تا ڕادێک مسەیتەرە ئەبێ
قیادەی سیاسی باسیەکەین باشە کە ئەتوانێت چوەکو حزب چوەکو حکومت بچێتە ناو مۆزوعەکە و ئیرادەی کێوێ تحریکی کرد. جا چ ڕاوێژەکەی کە قیاری سیاسی سەرکردایەتی سیاسی حکوومەت ڕاوێژ بە جەنابەتەکەن ئەوە کێشەکە دیاری کرد چارەسەرەکەی چییە؟ چارەسەرەکەی ئەوەیە چۆن 192 چۆن 90 ملیار دۆلاری وەبەرهێنان لە سلێمانی بووە بە تەڵەوە تەڵەکە تەڵەی ڕێویە تەڵەی ورچە بووە بە تەڵەوە شێرە تەڵەی شێرە چۆن ئەم تەڵەیە بکەینەوە قاچی نەشکێ یان مەسەرەن بەبێ مردن لی دەرچێت یەکێک لەوانە مشکلی قانونە یاسا یعنی ئێستا ئەم هەموو یەکە نیشتێک کە ئەڵی 1992 چەنە ئەمە هیچ یاسایی نییە مجرد ئەرزێکی دراوەتیە منە چم شوقەیەکە کڕم بە عقدێکە من و مستەسویر ئەوە بەرهێنەر عقدەکەم بۆکە ئەو عقدا هیچ ناخۆ ئەسڵن جاری وایە فەوزا هەیە فەوزا ئیداری لە ناو کۆمپانیاکە هەیە یەکەیەکی نیشتە جێبوون بە 3 کەس فرۆشەوە بە 2 کەس فرۆشەوە بە 4 کەس فرۆشەوە چۆن یاسای نییە جەنابەت سەرۆشی دەستگای وەبەرهێنان بووی ئابی 2006ەوە یاسای وەبەرهێنان هەیە و ئەموار کراوەتەوە و بەبێ یاسا زەوی ئەدرێ بە خەڵک بەبێ یاسا وەبەرهێنان کراوە تەواو یاسای هەیە یاسای ڕێگاپێدان تۆ وەبەرهێنێکی دۆکمنتەکانت داوە بۆ وەبەرهێنان وەبەرهێنە بە پێی قانون وەبەرهێنان ڕێگای یاوە بە تۆ ئەو ئیشە بکەیت بەڵام مشکلەکە لەوێ نییە مشکلەکە لەوێ کە من کڕیارم تۆ ئەیفرۆشی باشە تۆ چیم پێفرۆشی یەکەیەکم پێفرۆشی بە عقدێک جوانە ئەم عقدا لە هیچ شوێنێک ناخۆ ڕسمی نییە بڵین بیبم بۆ بانقێک پارەم باتێ بیفرۆشم پارەم باتێ یعنی ئەبێ لەسەر سیقە بیفرۆشم ئەم سیقەیە من سیقەم بە وەبەرهێنەکە نیە سیقەم بە مەشروعەکە نیە ناچم بیکڕم پارەکەم ناخەم خەتەرەوە بەڵام ئەگەر هاتو ئەمەم کرد بە قانونی یعنی کردم بە تاپۆ بەشێک لە پرۆژەکان تاپۆن ئەگە تاپۆ مشکلی نییە چونکە کە تاپۆی هەبێ بەڕسمی هەموو باقێک قەرز دەیاتێ کەواتە قسەی جەنابەت گشتگیر نییە بۆ هەمووی ئەوەی کە ئەو عقدا کە ئەکرێ مەفروزە کە من مەشروعێکی سەکەنی ڕێگاپێدانی پێدەم بیکەم لە هەمان کاتە ئەبێت تاپۆ یەکەکان بکا بە تاپۆ باش ئەمە یەک ئەمە کێشەکەی تر چێت چارەسەرەکەت من کە یەکەی نیشتە جێبوون بە تاپۆ هەم بوو کەواتە شەرعەتێکم ماوەتێ کە بانک تەمویلم کە کە بە ئاسانی بیفرۆشم ئاچم بۆ کۆسە دوای ئەوە ئەبێ مشکلی تەمویل حەلکەم ئەو تەمویلە بەڕای پارەدارکردن ئەبێ لیژنەیەکی تەحکیم هەبێ لیژنەی تەحکیم ئەوەی کە علاقەی بە تاپۆکردنەوە بکردن و بەفرۆشتنەوە هەیە ئەجا برتە لە حاکمێک سەپەرشتیکە و بەرهێنەرەکان کرێچیەکان کڕیار فرۆشیار و بەرهێنان لیژنەیە کە تەقریبەن 10-12 کەسە ئەمە تەحکیم بکەن بۆ ئەوەی کێشەیەکی خانوبەرەکە نەچێتە محکەمە و جارێکە بە 2 ساڵ و بە 3 ساڵ دوای بێ نا ئیشەکە بە سەریعی بڕۆ جوانە خاڵێکی لەوە مهمتر ئەوەیە من ئەو تاپۆیە ئەبێ هەوڵ بەم ڕەبتێکی پێ دروستکەم لە بینی سەرچاوی پارە لە کوردستانە سەرچاوی پارە لە کوردستانە بانک نییە ئێستا سەرچاوی کوردستان لە پارەیەکەوێت لە ماڵە هەما یان پرسایەکە لەکوێ لە بازاری دۆلارەکەیە کەواتە من چۆن ئەو تەمویلێکە لە بازارە هەیە لەکوێ پارە هەیە کیسەی پارەیە جا بازاری دۆلارە ماڵەکانە بیهێنم بتوانن مامەڵە بەو تاپوانەوە بکەن بۆ یەکە تاپوانەوە بکەن لە ڕێگای کێوە لە ڕێگای ئەو لیژنەی تەحکیمەوە کەواتە لێرە ئەتوانم من ئەو یەکانە بکەم بە پشکەکە بەڵام وەکو تەجروبەی 2008 نەبێکە لە ئەوروپا ئەوانە ڕوویا و ڕووخا بۆ چونکە لەبەرەوە یەک پشک بوو بە کەس ئەفرۆشرا وایە ئەمە ئینیاری پێکرد نە من وای لێ ناکەم ناڵمە تەجروبە تازە بێتەوە من ئەم پشکە ئەەکەم بە ئەیبەسمەوە بە یەکەیەکی سەکەنی یەکێکی نیشتە جێبوون حەقیقی یعنی ئەوە نییە بەکەوە بە لێڤرێج و بەمانە لە مارکێتوانە ڕاست ئەو کاتە بازاری دۆلارەکە کە پارەی تایە لێرە پارەکەی ئەکاتەوە خانوو ناکرێت پشکە کڕێ بەڵام پشکێکە مزارەبی پێوە ناکە ئەو 90 ملیارە ڕزگارەکە ئەوە ڕزگارێکە ئەو کاتە
پارەدارێکە پارە هەیە لە ماڵۆ لە خارج هەیەی لێرە هەیەی لە بازاری دۆلارەکە مامەڵی پێکە نازان چی لێ بکە خۆچە پشتی لەوە ناکرێت جوانە جوان کەواتە تۆ دەرگاکەت کردەوە بۆ تەمیلەکە لەو دواش وەبەرهێنەرەکانی شێجێ بوون خانوو ناکە بۆی چاوەڕ بکەکەی کرێتی هالی بکڕێ خانووەکە بۆ بشک بەڵام شەرتێکی ئەساسی ئەوە هەیە هەتا ئەم دەستخستنە ڕوە هەیە من ئیجازەی تر نەدەم هەتا ئەمە هەڵە مژرێ ڕەنگە 5 ساڵ 10 خێرە لەگەڵ تەوازنەکە دروستکەم لەگەڵ گەشەبوونی دانیشتوانە و ئایلەکانە دکتۆر زۆر جوانە تێنا ئەمە بە کورتی بەڵام ئەکرێت بە کورتی ئەو پرۆژەیەکە خێتە بەدەست ئەکتوانی مەسەرەن حکوومەت کار بەدەستان ئەوانەی شارەزای بواری دارایی و ئابوورین زیاتر لەمە تێگەن و ئەو بیرکردنەوە بێ ئەوان بیکەن بەڕاستی هاوڵاتیەک 5 دەفتەری هەیە دەفتەریێت ئیش ئەو نی ئەم بیرە بکاتەوە بزەبێت ئەوە ئیشی دەستە بژێرێکە لە کەسانی وەکو جەناتان یا لە بڕیار بەدەستان زۆر باشە تێنا دکتۆر زۆر خۆشحاڵ بووم با چاومان پاراوکەین تۆزە سەیری شارە حیاتەکە بکەین فەرموو دەستان خۆش زۆر سپاس